لە هەرێمی کوردستان دیسان پرسی گەڕانەوە بۆ بەغدا بووە بابەتی ڕۆژ و پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق بە جددی قسە لەسەرە و بژاردەیە دەکەن. لە ساڵی 2013ەوە هەولێر و بەغدا بە پەیوەندیکی ئاڵۆز و زۆر جار ناکۆکدا گوزەر دەکەن. سەرهەڵدانی داعش لە مانگی حوزەیرانی 2014 هێندەی دیکە ئەم دوو پایتەختەی لە یەکتر دروخستەوە، بەڵام قەیرانی دارایی و هەرزانبوونی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا ڕەنگە دەرفەتێک بخاتەوە بەردەم هەردوولا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان. بۆ پرسی گەڕانەوەی هەولێر بۆ بەغدا پەرلەمانتارانی کورد بۆچوونی جیاوازیان هەیە لەم بارەیەوە. گەڕانەوە بۆ بەغدا زۆر گرنگە و ئەو ڕایکە پێی وایە ئێمە پێویستە لەگەڵ بەغدا تەعامڵکەین و بگەڕێنەوە بە تایبەتی لە کێشەی نەوت و کێشەی ئابووری و موچەی خەڵک ئەو ڕائە سەرکەوتوو بووە. 5 حیزبە سەرەکیەکەی هەرێمی کوردستان کە نوێنەریان لە بەغدا هەیە خوێندنەوەی جیاواز بۆم پرسە دەکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بە 3 کورسی بەشدارە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێی وایە حکوومەتی هەرێم ویستی نییە بگەڕێتەوە بۆ بەغدا، هەر بۆیە دەبێ و گروپەی کە بڕیاری داوە نەوت سربەخۆ بفرۆشێ بەرپرسیارەتی بارەدۆخەکە لە ئەستۆ بگرێ. لە ڕاستیە هەرێم بڕیارێکی داوە خۆی بە تەحملی مەسئولیەتی بڕیارەکەی بکە. ئەو بڕیاری کە کاتی خۆی دراوە کە بڕاتە ناو پرۆسەی دەرهێنان و هەناردەکردنی نەوتەوە هەرێمی کوردستان و بڕیاری داوە بۆیە بێ لە ئێستادا تەحملی ئەو مەسئولیەتە بکە و کێش ئەو بڕیارەی داوە چ گروپێک و بڕیاریان داوە بێ فعلەن ئەوانە ئاشکرای بکەن کەوا بڕیارەکان لەژێر چ مبەرڕێکە داوە. بزوتنەوەی گۆڕانڕایەکی جیاوازی هەیە و دەڵێ بەهۆی سیاسەتی هەڵەی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە گەڕانەوە بۆ بەغدا کارێکی ئاسان نییە و زەحمەتە بەم سیاسەتی ئێستاوە بتوانرێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکرێ. خۆی لە ڕاستیدا ئێستا قورسە بەهۆی ئەو سیاسانی پارتیەوە کە نەوتی قۆڕخ کردو و داهاتەکەشی نادیارە. یعنی ئەو ڕۆژە زەربەیەکی گەورە لە خەڵکی هەرێمی کوردستان درا کە کۆمەڵێک تاڵانچی نەوت بە ناوی اقتصادی سربەخۆوە دەستیان کردووە دەرهێنانی نەوت و لە بەرامبەرە بەغدا بوجەکەی بڕی و لە بەرامبەرە بەغدا ینی زۆر بە ئاسانی وتی ئێوە کاتێکە خۆتان نەوتی خۆتان نەفرۆشن من ئامادەنیم بوجەتان بۆ بنێرم. سمحنا مجال للتفاوض وللحوار الدبلوماسي لا نريد. ڕای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بزوتنەوەی گۆڕانەوە نزیکە و دەڵێت سەرجەمە و پردانی کە بەغدا و هەرێم بەیەکەوە دەبەستێتەوە ڕووخاوە و ئاستەمە جارێکی تر بەغدا موچە بۆ هەرێم دابین بکات. قەناعەتم وانە و پردانێک کە ئێرە و بەغا بەسێ بەیەکەوە هیچی نەماوە، هەمووی دابڕاوە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەخۆی بە شەفافیت مامەڵاکە لەگەڵ داهاتەکان نەموچەش دابینەکە و نە بشگەڕێتەوە بۆ بەغدا موچەی بۆ دابینەکە. قەناعەتم وایە گەڕانەوەی ئێمە بۆ بەغدا غیری عیبداربوونی ئەم پرۆسەیە نەبێ، سوودێکی لەم وەختانیە چونکە داهاتی بەغدا ئەوەنە نزمە ئێستا بەشی پێداویستەکانی خۆی ناکە. پارتی دیموکراتی کوردستان کە زۆر کات بەوە تۆمەتبار دەکرێت کە سەرچاوی کێشەکانی هەرێم و قەیرانی دارایی و تێکدانی پەیوەندیەکانی هەرێم و بەغدایە دەڵێت گەڕانەوە بۆ بەغدا لێک حاڵەتدا دەکرێت کە ئەگەر بێت و گرنتی پێدانی موچەی فەرمانبەران بکات کاوەش لە ئێستادا مەحاڵە چونکە عێراقیش بۆ خۆی کێشەی دارایی هەیە. ڕاستە لەوانەیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ بەغدا لەوانەیە باشترە، بەڵام لە چی حاڵەتێک باشترە ئەگەر زەمانەتێکی حەقیقی هەبێت کە بەغدا موچەی فەرمانبەرەکانی هەرێم بدات. بەڵام من یەک پرسیار دەپرسم، زەمانەت چییە؟ چونکە ئێمە لە چەند ساڵی ڕابردوو کە پارە هەبوو حکوومەتی ئیتیحادی پارەی نەئەنارد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، کەواتە ئەمڕۆ حاڵەتەکە چۆن دەبێت کە خودی خۆی ئەسڵ حکوومەتی ئیتیحادی لە قەیرانێکی داریە. لە دوای ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن لە ساڵی 2003 هیچ کاتێ هێندەی ئێستا هەولێر و بەغدا دوور نەبوون لە یەکتر. سەرکردایەتی هەردوو پایتەخت یەکتر تۆمەتبار دەکەن با پێشێلکردنی دەستور، بەڵام ئێستا قوتی خەڵکو و قەیرانی دارایی سەرکردەکانی ئەم دوو پایتەختە ناچار دەکات بیر لە ڕێگایەکی دیکە بکەنەوە هەرچەندە جیاواز و ناوکۆکیش بن. قوڵبوونەوەی قەیرانی دارایی و نیوموچەیی جارێکتر بژاردەی گەڕانەوە بۆ بەغدای هێناوەتە سەر مێزی گفتوگۆ، بەڵام ئەم پرسە ژاوشەوەی پرسەکانی دیکە 5 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان ڕای جیاوازیان هەیە. ژاردەبە غێنارتی سلێمانی.